توقيف بكورتيكي مبستي أويا راقرتني تومت بارا لكاتي لكولينوي سرطاية بيش درشوني حكمي كوتاي دادقا أم ماويا كأم تومت بارا الرأي جيريد بولا كولينوا ل راسي دروستي أو تومتي دراوة بالي دەبێت ئەم ڕاگرتنە بەپێی یاسای ژمارە 15 ساڵی 2010 دەبێت ئەم ڕاگرتنە بەپێی فەرمانی دادوەری پسپۆر بێت تەنها بۆ بابەتە. یعنی هیچ لایەنێکی تر بووی نییە ئەم فەرمانە دەرکات، تەنها دادوەری پسپۆری بڵین دادوەری لێکۆڵینەوەی پسپۆری ئەو تاوانە دەبێت ئەو فەرماندەرکە، یعنی کەسێک بەبێ فەرمانی دادوەری پسپۆر لەو بابەتە نابێت ڕابگیرێت. لەبەرەوەی ئەم ئیجراعاتە ئەم ڕێکارە پەیوەستە بە ئازادی تاکەوە لە قۆناغی لێکۆڵینەوەی سەرەتاییە کە هێشتا تۆمەتەکە بە تەواوەتی ساغ نەبۆتە بەسەر ئەو کەسە کە ببێتە تاوانبار و دەبێت لە شوێنی تایبەتی خۆیان ڕابگیری، نەک لە هەر شوێنەکە ئەم کەسە ڕابگیرێ. و هۆکاری ئەمە چیە؟ ئەم کەسە بۆچی لەم قۆناغەیە ئێمە ڕای ئەگرین کە هێشتا تاوانەکە بەسەریا ساغ نەبۆتەوە، نەبۆتە تاوانبار، تەنها تۆمەتێکە و دراوەتە پاڵی. یەکەم جۆری تاوانەکە دیارێکە ئەم کەسە بە چ تاوانێک تۆمەت بار کراوە، قورسی و گەورەی تاوانەکە دیارەکە. دوو، بۆ بەدیهێنانی دادپەروەری و ئەنجامدانی ڕێکارە یاسایەکان بە شێوەیەکی تەندروست و ئەم کەسە نەببێتە هۆکاری ئەوەی ژیانی خەڵکانی تر لە مەترسی بن و نە ژیانی ئەم کەسە لە مەترسیا بێت بەهۆی کەسانی ترەوە کە بیانەوێت تۆڵەیەکی لێ بکەنەوە یان نەهێڵن دادگا بەکاری یاسایی خۆی بڕوە، یان ئەوە تا ئەم کەسە مەترسی ئەوەی هەیە ڕابکە لە یاسا و لە دادپەروەری و لە دادگا و نێتە بەردەم دادگا، و یان هۆکارێکی تر ئەوەیە ئەم کەسە شوێنێکی نیشتەجێبوونی دیاریکراوی نییە کە بتوانین دوایی بانی بکەینەوە، یعنی ئەم کەسە بێ شوێنی نیشتەجێبوون. و حاڵەتەکان چین کە وا ئەکات یاسا ئەم کەسە ڕابگرێت، ئەم تۆمەتبارە ڕابگرێت؟ کۆمەڵێک حاڵەت هەیە کە واجبە ئەبێت ئەم کەسە ڕابگیرێت ئەگەر ئەو تاوانەی لەسەری ڕاگیراوە عقوبەکەی ئەعدام بێت. ئەلێرەیە ئەم کەسە ئەبێ ڕابگیرێت، نابێت بەریبین و ئازاد بێ. کۆمەڵێک حاڵەتی تر هەیە، تاوانی تر، کە عقوبەکەی سەر و 3 ساڵە. ئەلێرە ئەم جۆرە تاوانە کە ئەم تۆمەتەی کراوەتە پاڵی و عقوبەکەی سەر و 3 ساڵە واجبە و فەرزە بگیرێ، ئیستیسنایە کە بە کەفالەت بەر ببێت. و هەنە تاوانی تر هەیە کە عقوبەکەی لە 3 ساڵ کەمترە، ئەلێرە واجبە بەر ببێت لە لێکۆڵینەوەی سەرەتایی و ئیستیسنا تەوقیفکردنێتی ئەم کەسە. و ئیستیسناکە بۆ منە ئەم کەسە مەترسی ڕاکردنی هەیە یان مەترسی ئەوەی هەیە شوێنی نیشتەجێبوونی دیار نییە، ئەلێرەیە دادوەر سەرڕای ئەوەی کە ئەبێ بەر ببێت ئیستیسنان ڕایەگرێت. و هەنێ تاوانی تریش هەیە کە بە مخالفە عقوبەکەی مخالفەیە، ئەلێرە ئەبێت ئەم کەسە ڕانەگیرێت، یعنی بەر ببێت، پێویست ناکە ئێمە تەوقیفی بکەین، ڕای بگرین. ئەگەر ئیلا ئەگەر شوێنی نیشتەجێبوونی دیار نەبێ، ئەوە حاڵەتێکە مەجبورین حاکم ڕای بگرێت. و کۆمەڵێک حاڵەتی تر هەیە، بۆن منە کەسەکە خۆی شموری کەفالەتەکە، حاکم ئەیە بە کەفالەت بەری بە بەس کەسەکە ناوێت، یعنی پارەی نە کەفالەتەکە دیاریەکە نە کەسێکە هێنێت نە بێتە یعنی لە ڕووی مادیە و کەفالەتی بکات و ئەمانە نایکات، لەبەرەوە حاکم ڕایەگرێ، یان خۆی هەرێمتی ناعکا و نایەچێتە دەرەوە و بمێنێتەوە. و
لێرە یاسای ژمارە 15 ساڵی 2010 هی هەرێمی کوردستان کۆمەڵێک زەمانات و مافی تۆمەتباری دیاری کردووە بە تایبەت لە مەرحەلەی تەوقیف و ڕاگرتنە ئەوەیە کە ئەبێ لە ماوەی 15 ڕۆژە ئەم کەسە یەکلایی بکرێتەوە ئیحالە ئەکرێ ئیحالە ناکرێت چارەنووسی ئەم کەسە چی لێت بەڵام ئەگەر لە مای 15 ڕۆژەکە تێپەڕیوە ئەم کەسە چارەنووسی دیار نەبوو لێرە ئیلا بە فەرمانی دادوەر و هۆکارێکی زۆر وازح و ئاشکرا و دیاریکراو لە فەرمانی دادوەرەکە دەنووسرێت کە بۆ ئەم کەسە مودەی تەوقیفەکەی لە 15 ڕۆژ زیاتر ئەمێنێتەوە لە هەموو حاڵەتەکانە نابێت لە ڕبعێکی ئەگەر عقوبەکە بۆ نمونە 10 ساڵ بێ نابێت لە کۆی گشتی بڵێن ئەگەر بڵێن حەدی ئەقسا حەدی زیاتری ئەم عقوبەیە 10 ساڵە بڵێن ئەم کەسە بێت لە بینی 5 بۆ 10 ساڵە ماوەی عقوبەکەیەتی ئاخیرەکەی 10 ساڵە نابێ ڕبعێکی ئەم عقوبەیە تێپەڕێنێ کۆی تەوقیفەکەی و لە هەموو حاڵەتێکی ئەم تەوقیفەیە نابێ بە هیچ شێوەیەک لە 6 مانگ تێپەڕێت یعنی نابێ ئەم کەسە لە 6 مانگ زیاتر تەوقیف کرابێت هەتا عقوبەکەی چەندێک بێ ئەلێرە ئەمە بۆ مافی ئەو کەسە ئەپارێزرێت کە ئێهمالی نەکرێت لە ئیجراعاتی ڕاگرتنەکەی و ئەبێ بەڕاستی ئەو کەسە لە هەموو کەسێک مافی هەیە لە لێکۆڵینی سەرەتاییە پارێزەری هەبێ و ئەم ئاشنایی پێپشان بن تەنانەت ئەو کەسی کە لێکۆڵینەوەکەشی لێکات و لە ئیجراعاتی لێکۆڵینەوەکەیە لەگەڵیاتی بێ مافانەی پێ بوترێ و بزانرێت و ئەم کەسە نابێ نائاشنا بێ لە حەقەکانی خۆی مافەکانی خۆی و ئەگەر کەسەکە لە خیرە بە بەڕائەت دەرچوو یان ئیفراج کرا ئەمە لێرە مافی ئەوەی هەیە داوای قەرەبوو بکاتەوە هەر لە یاسای ژمارە 15 2010 فقرەی قەرەبووەکەی تیا فقرەی دووەمەکەی ئەڵێ ئەبێ ئەم کەسە قەرەبوو بکرێتەوە لەبەرەوەی ئەم زیانەی پێگەیاندرا و ئەم ماوەیە تەوقیف بووە و هیچ بەڵگەیەک و ڕەنە حەیای چوو بێت ڕەنە زەرەری مادی زۆری کەوت بێت لەسەری لە ئیشا دوا کەوت بێ یان شتێ مافی قەرەبووی هەیە توانێت داوای قەرەبوو بکاتەوە بەهۆی ئەوەی کە لەم مودەیە بەم شێوازە ڕاگیراوە